ژمارەیەک گەنجی خۆبەخشن لە ئێوارانی ڕەمەزاندا و لەسەر ڕێگای دۆڕیانی حاجیاوە چوار قورنە ئاو و خورما بەسەر شۆفێران و ڕێبواراندا دابەش دەکەن. پرۆژەکە بە هاوکاری خێرخوازانە و لەلایەن لقی ڕێکخراوی قوتابیانی حاجیاوە سەرپەرشتی دەکرێت. وەک خۆیان دەڵێن ڕۆژانە سەدان جێگە ئاو و خورما دابەش دەکەن و 3 ساڵە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا پرۆژەکەیان بەردەوامی هەیە. ئێمە ڕۆژانە کە دێن لەسەر ڕێگای مەفرەقی حاجیاوە خورما و ئاو دابەش دەکەین. ئامانجمان ئەوەیە کە ئینشاڵڵا خۆی گەورە ئەزرێکمان پێ ببەخشێ کاڵبەتە زیاتر نزیکەی لە 600 جێ خورما ڕۆژانە لێرە دابەش دەکەین کە تەواوی تێچوو خەرجی ئەم پێداویستیانە و خورما و ئاوەکان لەلایەن خێرخوازانەوە دابین کراوە. زۆر خۆشحاڵ دەبین کە ئەو ڕۆژوانە لەسەر شەقامەکە خورما و ئاوەکە لە دەستی ئێمە وەردەگرێن دوعامان بۆ دەکەن کە دەڵێن خوا خێرتان بنووسێ خوا گەورە ئەجرتان بداتەوە. ئەسڵەن بەشێکیان هەر لەسەر شەقامەکە ڕاستەوخۆ خۆی دەست بە باخەڵی دادەکا و بڕە پارەیەک یاخود هاوکارێکمان دەداتێ بۆی هەر لە خورما ئاوەکە دابەشی بکەینەوە. گەنجانی بەشداربووی پرۆژەکەش دەڵێن زۆر هەستێکی خۆش و ئاسوودەیان هەیە کە هاوکاری ڕۆژوانان دەکەن لە کاتی خۆیاندا ڕۆژوەکانیان بشکێنن. چاویشیان لەوەیە ببێتە توێشوویەک بۆ قیامەتیان. ئێمەوەکو چەند گەنجێکی خۆبەخش کار دەکەین لەسەر ڕێگای مەفرەقی حاجیاوە چواقڕنە. بەڕاستی و کارە ئێمە دەکەین کێشەکە بۆ قیامەتمان کارێکی یعنی لە ڕووی دەرونیەوە زۆر مرتاحین. خورما ئاوە بەسەر ڕێبواراندا دابەش دەکەین و ئابە قوربان لە قسمە ڕێستانەیە. ئێمە هەست بە ئاسوودەی و دڵخۆشێکی زۆر دەکەین کار دەگەم کارە دەکەین و چاومان لە هیچ لایەن و بەرپرسێک نییە بێت و بڵێ دەستخۆشیمان لێ بکە یاخود پاداشێکمان بداتەوە. ئێمە تەنها چاوەڕێی خوا گەورە دەکەین کە پاداشمان بداتەوە. هاوڵاتیان و شۆفێران و ڕێبوارانیش با کارێکی باشی دەزان و دەستخۆشی لەو گەنجانە دەکەن کە بەو کارە هەڵدەستن و بوونەتە هۆی ئاسانکاری بۆ ڕۆژوانان کە لە کاتی خۆیاندا ڕۆژوەکانیان بشکێنن. دەستخۆشی لەو گەنجە جوانانەش دەکەم هیوای تەمەدرێژیان بۆ دەخوازم بەڕاستی کارێکی هەم مسلمانانەیە هەم ئینسانانەیە و دەستخۆشیان لە دەکەم و چای یەک بێکی ئەماز دەکەم. کارەشی زۆر باشە ئاسانکاری بۆ هاوڵاتیانە ئەوانەی شوێنیان دوورە و یان بڵێ لە منتیقەشی دوور سەفەر دەکەن. لە فەرموودەیەکی پێغەمبەری سەروەردا درودی خودای لەسەر بێت هاتووە هەر کەس ببێتە هۆکار ڕۆژوەوانێک لەسەر دەستی ئەو ڕۆژووی بشکێنێت هەمان خێر و پاداشتی ئەو کەسەی بۆ هەیە بێ ئەوەی لە پاداشتی ڕۆژوانەکە کەم بکرێتەوە. ئەم گەنجانەش چەند ساڵێکە بەم نیازە لە ئێوارانی ڕەمەزاندا لەسەر ڕێگە خێراکان ئاو و خورما دابەش دەکەن. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام دەڤەری ڕاپەڕین.